کاک ئەمە تاوان سەرەکی ئەمنیە برادرانی باڵێن دەستگا ئەمنیەکان و سەرڤایزەکان بەو کاریوانە ئەوەی بەنسبەت ئێمە وەکو ئیدارە لە ئێستا لە ساڵانی پێشتریش هەموو هەوڵی ئێمە ئەوە بووە ئەو خەڵکانەیە کە لەو سنوورانەنە ژیانیان سەلامەت بێتن و بەداخەوەش تا ئێستا ئەو کێشە سەربازیانەی لە نێوان هێزەکانی حکوومەتی هەم تورکیا و هەم ئێرانیش لەگەڵ ئەو هێزە چەکدارانەیە کە لەم سنوورانە زیانێکی زۆری بۆ هاوڵاتیانە گەیاندووە هەموو هەوڵ و تەقەڵای ئێمە وەکو حکوومەت و وەکو ئیدارەش تەنها سەلامەتی ئەو هاوڵاتیانە لە هەر حالەتێک کە بێتە پێشەوە و ئەوە ئێستا بەنسبەتە من نوێژ نیە پێشتریش زۆر حالەتی وە دروست بوونەوە خەڵک گوندەکانیان بەجێ هێشتن و لێرە ئێمە هاوکارمان کردن و پاڵپشتیان بۆ ئەوەی بتوانن و هەموو ئەو گوندانی سەر ئەو سنوورانەش چەندی ساڵە نەیانتوانیوە بە یعنی بە یەکجاری نیشتە جێبن لێدنە خانوشتەکانی خۆیان دروست بکەنەوە تەنها هاوینان دەگەڕێنەوە ئەو جاش تووشی زۆر کێشە و گرفت دەبن هیوادارین ئەو ینی ئەو خەڵکانی کە چەندین ساڵە تەنها خەڵکی ئەو ناوچێ بۆتە قوربانی ئەو کێشەیە کە دوور و نزیک پەیوەندی بەوانەوە نییە چارەسەر بکرێتن ئەو بابەتی ئەوەی کە چۆن ئاگادارکران و بابەتەشی عسکەری و ئەمنیە